کەڵەکە بەردانە ئەو کەلاوانەوە پاشماوەی کۆچەریەکانە ئەوانەی کە خەریکی ئاژەڵداڵین واتە مەڕووماڵات بەخێو دەکەن. وە خەڵک لە هاویناندا وەکو وتمان زۆر ڕووی تێدەکات بەهۆی سروشتە جوانەکەی ئاوێکی زۆری هەیە. دیارە بمانەوێ قسە بکەین دەسەر دەڤەری پشدەر سەر بە پارێزگای سلێمانیە و سەر بە ئیداری ڕاپەڕینە یەکێکە لە توانین بڵێن یەکێکە لە ناوچە دڵڕەفێنەکان و پڕسروشت جوانەکانی سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 134 کیلومتر دیورە لە پارێزگای سلێمانیەوە. دیارە سنوورەکەشی ئەگەر باسی لەسەرەوە بکەین نزیکەی لە بەشی ڕۆژهەڵاتەوە هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان شاری سەردەشما بەسمانە، لە بەشی ڕۆژئاواکەی شاری ڕانیەوە تا دەشتی بیتوێن، لە بەشی باکوورەکەی شاری قەسرێ و چۆمانە، لە بەشی باکوورەکەش ناحی بنگردەوە هەروەها ناوچەی مەرگە و ناوچەی ماوەتە. ئەوە سنوورە جوغرافیەکەی کە شاری قەڵازێ لەگەڵی پێوە دەبەسرێتەوە. دیارە قەڵازێ تاوەکو ئێستا وەکو دوا پێگەی جوغرافی کە باسی دەکرێت لە 6 ناحەی سەرەکی پێکاتوە. ناحەی یەکەمیان هەڵشۆ، ناحەی دووەمیان هەیرەوە، ناحەی سێهەمیان ئیسێوە، ناحەی چوارەمیان ژاراوە، ناحەی پێنجەمیان سەنگەسەر و ناحەی مرکزی ناحەی ناوەندیش کە بەسمان شاری قەڵازێ واتە لەو 6 ناحیە پێکاتوە. ژمارەی دانیشتوانی دیارە بەپێی دوا سەرژمێری 2007 خەمڕێنراوە بە 140,936 کەس، بەڵام لە 2007 تاوەکو دەگاتە 2024 حتممە گۆڕانکاری لە ژمارە دانیشتوان کراوە بەپێی خەمڵاندنەکانی جیهانی دەبێلانی کەم 10,000 زیادی کردبێەوە تا لە حدودی 150,000 کەسدا ژمارەی دانیشتوانی کۆبێتەوە. دیارە ئەو شارەدیانێک کە باسمان کرد هەرێشێک خاوەنی کۆمەڵک گوندە بەپێی دوا خەمرەنان نزیکەی 436 گوندمان هەیە کە بەسەر بە قەزای پشدەرن، وەلەو گوندە قەڵەباڵغانێک کە بمانەوە باسیکەین گوندی شێخاودەرانمان هەیە، هەروەها گوندی شوێنێمان هەیە. ئەوانە لە گوندە قەڵەباڵغەکان کە دەکەونە سنووری پشدەرەوە. و هەروەها ئەگە بمانەوێ باسە شارەدەیەکان کەین کە شارەدەیەکی دڵڕفێن و پڕسروشتی جوان بێ نمونەمان بەشێ دەینەوە بە شارەدەی هەڵشۆ دەینەوە. و هەروەها هەروەکو ئاماژەم پێکرد ئەو دوو گوندە دیارە دەبێت ئاماژەش بۆش کەم کە ئەو دوو گوندە هەردووچیان خاوەن سروشتێکی جوانن لە ڕووی سەوزاییەوە، مەبەستم لە گوندی شوێنەی هەروەها لە گوندی شێخاودەرانە کە خەڵک بە تایبەتی لە وەرزی بەهار و لە وەرزی هاوین سەدانی دەکەن بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش لە ناوچەیەدا. وە گرنگیشە ئەمە لە گفتوگۆکەماندا لە قسەکەماندا باس لە شارەدەی هەڵشۆ بکەین بەڕاستیەکەی کە سروشتێکی تایبەتی هەیە، سروشتێکی جوانی هەیە، ناوچەیەکی دڵڕفێنە کە دۆڵەمەندە بە کانی و سەرچاوی ئاوی زۆر کە بەڕاستی خەڵک بەگشتی چ ناوچەی پشدەر بێت یاخود ناوچەی بیتوێن بێ حتاوەکو زۆرجار لە شاری سلێمانی و حتاوەکو لە هەولێر و بگرە ئەم ساڵ تێبینی کراوەکەوە عەرەبیش لە ناوەڕاست و خوار و عێراق سەردانی ئەم ناوچەیان کە دووبارەوەی بەڕاستی ناوچەیەکی دڵڕفێنە دەتوانین بڵێین وا وەسفیکەین وا پێناسیکەین کە هەڵشۆ هەورامانێکە بەڵام بناوەکەی هەڵشۆیە. بهارة ويا دوستو دقيران هي هي أشتاكة ويا
دوستۆ دەزگیران هەی هەی ئاشتکاتەوایە بەهارەتەوایە بەهارەتەوایە دوستۆ دەزگیران هەی هەی ئاشتکاتەوایە دوستۆ دەزگیران هەی هەی ئاشتکاتەوایە. وەکو دەزانن پێشتر هەڵشۆ گوند بووە بەڵام لە ساڵی 2000ەوە بووە بە شارۆچکە و هەڵشۆ بە سنتەری ناحیەکەوت گوندەکانی دەوروبەری یەکێکە لە هەرە شوێنە دڵڕفێنەکان خەڵکێکی زۆر لە هاویناندا ڕووی تێدەکات بۆ گەشت و گوزار. وەکو دەزانین هەڵشۆ کەوتۆتە ڕۆژهەڵاتی قەڵات زێوە بە سەرچاوی ئاو بە سروشتێکی جوان بە گژوگیایەکی زۆر سەوز دەورە دراوە و خەڵک لە هاویناندا وەکو وتمان زۆر ڕووی تێدەکات بەهۆی سروشتە جوانەکەی ئاوێکی زۆری هەیە بە تایبەت خەڵکی دەڤەری پشدەر هاوینان زۆر دێن بۆ گەشت و گوزار و حتا ئێستا خەڵکی ناوچەی سلێمانی هەولێر و من بۆ خۆم بینیومە حەرەبیش بەرەبەرە دێڕووی تێدەکا و سەیرانگاکانیش تا ئێستا سەیرانگەی کەمە بەڵام و دەودە خەڵک دەست پێ دەکات کە شوێنەکان ببن بە شوێنی گەشت و گوزار و سەیرانگا. خەڵک لێرە زیاتر بەوە سەرقاڵا کوشتتوکاڵ ئاژەڵداری لە ڕاستیدا بەشێکی خەڵکیش لێرە تاحین بووە پێشمەرگایەتیە پۆلیسە ئاسایشە و هەندێک فەرمانبەر بەڵام ئەوە ڕێژەکەی زۆر نییە کەمینەیە بەڵام دەکرێت بڵێن خەڵک لێرە بە زۆری بە ئاژەڵداری و کوشتتوکاڵیەوە خەریک. فصل بهارا گلدابی پیدا فصل بهارا گلدابی پیدا گلنا عشقی گوش دابن شیدا گلنا عشقی گوش دابن شیدا در پیکاسی ندونه بشخار و یارو بازاق سرمستی وهار میشون من خاریک در به درمان رضا جدیدم کە دەڵێن پشدەر واتە هەموو دیادە سروشتیەکان لەم دەڤەرەدا کۆبەتەوە هەر لە مەبەستمان لە بەرز و نزمیە مەبەستمان لە تەپۆلک و گردەکانە مەبەستمان لە پێدەشتە مەبەستمان لە چیاکانە دیارە پشدەر جوانەکەی لەوەدا کە هەر شوا دەوری بەشا دەوەدراوە سیرکەین لە بەشی ڕۆژهەڵاتیەوە زنجیرەچای مامەندە هەیە لوتکەکانی هەرمێن کەلەگا چواس بڵفات ئەگەر سێری بەشی باشووری بکەین ئەوە زنجیرەچای ئاسۆسمان هەیە کە لوتکەکەی لوتکەی چای کوریسە ئەگەر سێری بەشی ڕۆژئاوای شاری قەڵازەکەین ئەوە دەتوانین بڵین چای کەوڕەشمان هەیە کە جیرانە لەگەڵ شاری ڕانیە ئەگەر سێری بەشی باکوورەکەمان کەین هەموو کوردستان هەموو تاکیشی کورد ئەم شارە ئەم زنجیرەچیا دەناسێتەوە کە زنجیرەچای قەندیلە کە وێنەیەکی جوان و تایبەتی داوە بە دەڤەری پشدەر. بەرزترین چیا لە سنوورەکەی ئێمەدا زنجیرەچای قەندیلە لە دوای ئەو زنجیرەچای ئاسۆس لوتکەی کوریس دێ لە دوای لوتکەی کوریسەوە زنجیرەچای مامەدا لوتکەی هەرمێن دێت کامانە سێ لوتکەی گرنگ لە لوتکە چیاکانی ناوچەکەمە. ئەوەی ئەخیریان دیارە زنجیرەچای قەندیل بە پێی خەمڵاندن دقیق بەڕاستەکەی زانیاریم نییە بەڵام بە پێی خەمڵاندنێکی نزیکەی 2700 بۆ 2800 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە واتە لە ڕووی بەرزیەوە ناگاتە لوتکەی هەڵگورت کە 3607 متر بەرزە لە ئاستی ڕووی دەریاوە هەڵگورت دەکەوێتە پارێزگای هەولێرەوە. فصل بهارا جان هوان يشينا فصل بهارا جان هوان يشينا
عشقي عليكم شبكم خني شيرينا والله خني شيرينا وأمان دو خالشينا أيوة سرتاي بفايزير بي فردشتي باشير بي هموي تشاو بجير بي من حرتهم دويتو أيوة سرتاي بفايزير بي فردشتو فرجيو بي هموي خندليو بي من حرتهم دويتو گەر بمانوێت باز لە سەرچاوەکانی ئاو بکەین لەبەرەکەمان زۆر دۆڵەمەندە دیارە بەشێکی لە دەرەوەی سنووری خاچی کوردستانی باشوور سەرچاویان گرتووە لە کوردستانی ڕۆژهەڵات بەشێکیشی پەیوەستە بە زنجیرەچای قەندیلەوە کە لە کۆمەڵەکانی و کارێ بەشێکی پەیوەستە بە ئاوی دامێنی زنجیرەچای مامەندە کە کۆمەڵێک سەرچاوی ئاویان لە دروستبووە وەکو سەرچاوی ئاویستی سەرچاوی ئاوی هەڵشۆیە کە دواتر ئەو دوو ئاوە تێکەڵ دەبنەوە سەرچۆمی ئاڵەیاویان لێ پێک دێ بێزگەلەوە سەرچۆمی بەرچیشما هەیە کەویش سەرچاوەیەکی گرنگی ئاوە ئەم چۆمانە لە کۆتایەکەیدا تێکەڵ بە زەی بچووک دەبنەوە زەی بچووک پێک دێنن پاشان زەی بچووک ئاوەکەی دەژێتە زەی دوکانەوە دیارە ئەم سەرچاوانە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە ژانی مرۆڤایەتیدا چ وەکو ئەوەی کە بەکاربهێنرێن بۆ خواردنەوە یا وەکو بەکاربهێنرێن بۆ ئاودانی بەرومە کوشتتوکاڵەکانیان یاوەتە بەکاربهێنرێت بۆ بەخێوکردنی مەروماڵاتەکانی ئاژەڵەکانیان کە لە ناوچەیەدا دانیشتوانی بەشێکیان پشتی پێ دەبەست. بەڵێ ئەگە بگەڕینەوە بۆ سەرتر بۆ لای شوێنێ بۆ لای سونێ ئەوانیش دۆڵەمەندن بە چەندین سەرچاوی ئاو چ لە کانیا و چ لە کارێز لە ئەنجامی ئەو ئاوانەدا لەوێدا چەندین چۆمی بچووک دروست بووە کە خەڵک سوودی لەوە بێتەوە بە تایبەتی بۆ ئاودانی بەرومە کوشتتوکاڵەکانیان هەروەکو پێشتر ئاماژەم پێکردووە. کوردستان جێگای بەتکەی شێرانە جێگای هەوارگەی کورد و گۆرانە بە حکمەوەی کەەوە ناوچەی پشدەر ناوچەیەکی شاخاوێ لە کەروە خاوەنی سەرچاوی ئاوی زۆری هەیە دارە دڵم ئەمە شوای کردو کە دەوڵەمەند بێ بە دارستان مەبەستمان کرد لە دارستانی چڕە بە تایبەتی لە دامێنی زنجیرەچای قەندیل لە زنجیرەچای ئاسۆ بە تایبەتی لە دامێنی لوتکەی کوریس هەروەها لە شارەدەی هەڵشۆ لە بێگەڵاس لە زۆرێک لە ناوچەکانی تردا نمونەش نمونەی لەو دارانەی کە لە ناوچانەدا هەیە وەکو دار مازوومان هەیە دار بەڕۆمان هەیە دار قەزوانمان هەیە تومان هەیە ئەوانە سروشتین کە بۆ خۆیان ڕاون بەدەر لەوەش کۆمەڵک دار درەختی تیشما هەیە کەەوە مرۆڤ ڕۆڵی هەبووە لە بنیادنانیدا مەسەرەن هەنار هەڵوچە کۆخ سێ و حتاوەکو پێویست ئاماژە بۆ وەشکەین لە زۆرێک لە ناوچەکانی پشدەردا ڕەنزیش ڕۆڵێکی گرنگی بیندووە وەکو داهاتێک بۆ تاچی زۆربەی گوندنشینەکان بە تایبەتی نزیک بە زنجیرەچای مامەندا کە لەوێدا ڕازێکی زۆر خەڵک بەرهەمی دێنێت.
نامدانا فەرەبانیان سعات 4 لە خەوی هەڵدەستم ئەڕۆم بۆ ڕێواس و کەنگر و لوشە و ئەندرێشە و دەڕۆم بۆ چیای گوڵفەت و کەڵکیە و کوڕادەی دێنین لوشەی دێنین مندۆکی دێنین ئیش و کارمان بۆ ڕێواسەوە بەستوتەوە ژیانمان وەڵام مەترسیدار ئاڵغەمی هەیە و عەزەم هەیە و مەترسی زۆرە هەڵدێران هەیە و بەڵام ناچاریە و ئەوە دەیکەین وەڵا دەبین بۆ بازاڕدەی فرۆشین و ئاوە بەسپای نەڕە هەڵدەستینەوە هەمان شت دەچینەوە بۆ چیان دیارە ناوچەی پشدەر دەوڵەمەندە بە گژوجا بە تابەتی لە وەرزی بەهاردا بۆتە سەرچاوەیەکی زۆری خەڵک ئەو گژوگیانە کە هەن زۆر بەناوبانگن کاردوومان هەیە کنگرمان هەیە ڕێواسمان هەیە مەندێمان هەیە حتاوەکو لە هەندێک ناوچەشدا مەسەرەی پنگمان هەیە گەسکەمان هەیە کامانە بە سەرچاوی دەرمادانرێن بێجگەلەوە دۆرێمان هەیە کە لە بەرچاوی خۆمانداکە خۆراکێکە پڕئاوە بە تابەتی لە کاتێک کە ڕێبوارێک بە ناوچە کوێستانەکاندا تێپەڕ دەبێت دەتوانێت سوودی لێ وەگرێ وەکو سەرچاوەیەکی ئاو چووکە پڕئاوە واتە سوود لە ئاوەکەی ئەو دۆرەیە وەردەگرێت ئەمانە ئەو گژوگیانە کە لە ناوچەی پشدەردا هەن هەروەکو دەبینێن ئەو کەڵەکە بەردانە ئەو کەلاوانە ئەوە پاشماوەی کۆچەریەکان ئەوانەی کە خەریکی ئاژەڵداڵین واتە مەڕووماڵات بەخێو دەکەن کە لە وەرزی توانین بڵین هاوین و لە وەرزی زستاندا ئەو ئاڵگۆڕە دەکرێت بە تابەتی بۆ بەخێوکردنی مەڕووماڵەتەکانیان بە حکمی ئەوەی لێرە سەرچاوێکی گرنگی گژوجیان دەست دەکەوێت بۆ مەڕووماڵەتەکانیان کامەش داهاتێکی باشیان بۆ دروست دەکات بۆ ژانی ڕۆژانەیان. دیارە من ناچین ناو قوڵای تێکرای کێشەکانە بەڵام باز لە دوو کێشە دەکەم کێشە یەکەمیان بڕیندا و درەختەکان کە زۆر جار خەڵک پەنا دەبات بۆ بڕیندا و درەخت کە بەکاری دێنێ هەندێک جار بۆ خۆگەرمکردنەوە هەندێک جار بە دروستکردنی خانوو کێشەی دووەم ئێوە دیبین لە پشتەوە دەقاقێکیش دەکات کە هەڵکەندنی کانە بەردەکانە کە لە ئاساسدا ئەوانە بە جوانی سروش دەپارێزن بەڵام بەداخەوە مرۆڤەکان دەستیان گەیشتە ناوچە کوێستانەکانیش و بەردەکانیشی دەگوازنەوە بەکاری دێنن لە وێلاکانی خۆیاندا. بەڵێ دیارە ناوچە کوێستانەکانی سنووری پشدەریش دەوڵەمەندە بە ئاژەڵی چێوی و بە باڵندەی چێوی ئەوەی کە هەیە لە لای ئێمە زیاتر بەرازە دوای بەراز گورگە دوای گورگ چەقەڵ دوای چەقەڵ ڕێوی بەڵام سەبارەت بە گیاندەرە دەگمەنەکان تەنها لە دوو ناوچەدا هەمانە کە ئەوانیش بریتین لە زنجیرەچیای قەندیل لەگەڵ زنجیرەچیای ئاسۆس بە تایبەتی لوتکەی کوریز کە لەوێدا بزنەچێوی لەگەڵ پڵنگ لای خۆمان بەروش پێ دەڵێن.
کوێستانەکانی ئێرەمەش دۆڵەمەندن بە تایبەتی لە بوونی کەو کە بە قاسپەکەی دێناسینەوە بێجگەلەوە سوێسکەشمان هەیە بەڵێ باڵندەی تری وردیشمان هەیە وەکو چۆن لە ناوچەکانی تری کوردستاندا بوونیە. خۆشببختانە من لە 2015 بۆ 16 گەشت دەکەم بە ناوچەی چیاکان لە دوای ئەو ساڵەوە دیاردەی ڕاوکردن زۆر کەمی کردووە. هۆکارەکەش ئەوە دەگەڕێتەوە بۆ دروستبوونی چۆمەڵە گروپ و بە تایبەتی گروپی جینگە پارێزی کە تاکید دەکەنەوە لەسەرەوەی پێویستە ئەو ئاژەڵانە کێوین پارێزراوە بوون هەروەها باڵندەکانی بە تایبەتی کەو چکە ئەگەر بێت و ڕاو بکرێن ئەو چ باڵندەکان بێت یاخود ئاژەڵە کێویەکان بێت کەم دەکەن و کوردستان سروشتمان بێبەش دەبێت لێیان. فصلی بەهارە جوانێ دەشت و چێ خۆشە فصلی بەهارە خانم دەشت و چێ خۆشە لە دەشتێکانێرەنا لە دۆڵوە نەوشە بلا لە دۆڵوە نەوشە و ببمە لە خڕوە نەوشە ئایوای سەرتای بە پایزێڕ بێ پڕدەشتی باشێڕ بێ هەمووی چاو بجێڕ بێ من هەر تۆم دەوێت و ئایوای سەرتای بە پایزێ و بێ پڕدەشت و پڕچێ و بێ هەمووی خەندە لێ و بێ من هەر تۆم دەوێت و دیارێمە گەشتینە کۆتایی بەرنامەکەمان کە سەبارەت بە ژینگە و سروشتی ناوچەی پشدەر بوو واتە دەڤەری پشدەر بوو. پێم خۆشە لە کۆتاییدا پامێک بدەم سەبارەت بە پاراستنی ژینگە و سروشتی ناوچەکەمان. پامی یەکەمم بۆ ڕێکخراوەکانی ژینگە پارێزی و سروشتیە، دواتر پامم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە، دواتر پامم بۆ ئەو گروپ و کۆمەڵە شاخاوانیانەیە کە سەردانی ناوچەکانی سروش دەکەن بە تایبەتی ناوچەخاوەکان دەکەن کە ڕۆڵێکی گرنگ بگرن لە پێگەاندنی پامی هۆشیاری ژینگەیی تاوەکو هەندێک دیاردە هەیە کە کاری لەسەکراوە کەم بۆتەوە بەڵام بەرەو بڕی بچێت بە تایبەتی مەسلەی بڕینەوەی دار و درەخت لە چیاکاندا کە سروشتی مەدایمە پێویستی پێەیە. دووهەمیشیان ڕاوی ئاژەڵە کێویەکان یاخود باڵندە کێویەکان کە ئەگەر بێت و بەردەوام بێ و کاری گشتی لێسەر نەکرێت چ لەلایەن ڕێکخراوە ژینگە پارێزەکان چ لەلایەن ئەوانەی کە گرنگی دەن بە ژینگەوە دیارە کوردستانەکەمان وەک چۆڵەوایین لێ دێت لە مەسلەی ئاژەڵی کێوی یاخود لە باڵندەکان. پامی سێمیشم پێیوەستە بە مەسلەی گرنگیدان بە سەرچاوەکانی ئاو کانیاوەکانی کوردستان کە بەڕاستی ئەوانە سەرچاوێکی گرنگی ئاون بۆ تێکڕایدانی شوانی هەرێمی کوردستان نەکتەنها ناوچەی پشدەر بۆیە ئەرکە واجبە تاک بە تاکی ئەو کۆمەڵگایە گرنگی بە پارێزگاری سروشدەن. من لە شوێنی خۆمەوە وەکو تاشێک پابندم بە ئەو پەیامە و ئەوەی کە بۆم بکرێت لە ناو شار بێ لە دەرەوەی شار بێت لە کوێستانەکان بێ لە ناو چیادا بێت لە ناو دارستانەکاندا بێت لە ناو ناوچەکستانەکاندا بێ پامی خۆم جێبەجێ دەکەم کە ئەرکێکی هەم ئەخلاقیە هەم ئینسانیە هەم دینیە کە واجبەیە کە بۆ هەموو تاکێکی کورد.